دۆناڵد تڕەمپ دەڵێت ئێران هۆکاری پشت هێرشەکەی 7 ئۆکتۆبەر بوو پێویستە کۆنتڕۆڵی دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین. بەرە بەیانی ئەمڕۆ دووشەممە 7 نیسانی 2025 بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل لەسەر بانکەشتی دۆناڵد تڕەمپ سەرۆکی ئەمریکا و بە سەردانێکی فەرمی گەیشتە ئەمریکا و لەگەڵ دۆناڵد تڕەمپ لە کۆشکی سپی کۆبوونەوە. بەڵام پێشەوەی کۆبوونەوەکەیان دەست پێ بکات دۆناڵد تڕەمپ لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا بۆ میدیاکان قسەی کرد و ڕایگەیاند. لە کۆبوونەوەکەماندا قسە لەسەر پەیوەندیە بازرگانیەکانی نێوانمان، پرسەکانی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین و پرسەکانی غەزە و ئێرانیش تەوەری سەرەکی گفتوگۆکانمان دەبێت. ترامپ لە کۆنفرانسەکەیدا باسی لەوەش کرد کە لە ئێستادا چەندین ڕووداوی گرنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوودەدەن کە پێویستە کۆنتڕۆڵ و بێدەنگ بکرێن. ئێوە دەزانن ئێمە هیچ کێشەیەکمان لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەبووە. هەموو کارەکانیش بەپێی پێویست کرابوون. کێشەمان لەگەڵ ڕژێمی ئێرانیش نەبوو. لە ڕاستیدا کێشەمان لەگەڵ کەس نەبوو. بەڵام ڕژێمی ئێران دەستی لە هێرشەکەی 7 ئۆکتۆبەردا هەبوو کە کرایە سەر ئیسرائیل و ئەم دۆخە ئاڵۆزەی ئێستای لێکەوتەوە. سەرۆکی ئەمریکا ئاماژەی بەوەش کرد ئەوەی لە 7 ئۆکتۆبەردا ڕوویدا هەمووی بەهۆی ئێرانەوە بوو. هەروەکو ئاگادارن ئەوان پارەیان نەدەدا بە کەس لەبەرەوەی هیچ پارەیەکیان نەمابوو. ئێستا پارەیەکی زۆریان هەیە و دەبینن چی ڕوودەدات. چی دیکە ڕێگا بەوە نادرێت ئێران بە ویستی خۆی دەستوەردان لە کاروبارەکاندا بکات. بۆیە پێویستە ڕوبەڕووی ئەو ڕووداوانە ببینەوە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەریکە ڕوودەدەن و کۆنتڕۆڵی دۆخەکە بکەین. دەنامەترسیەکان زۆر زیاتر لەوە دەبن کە ئێستا هەیە.